ئەوەیە کە هەیە بەڵام دوێنێ شەو چڕ بۆتەوە تەنانەت تەقە بەرامبەر یەکتری کراوە و هاوڵاتیەکیش لەو بینایە بۆتە قوربانی تەنانەت دەوترێ ئاسایش و هێزی پێشمەرگەش لەو ناوچەیە جوڵەی پێکراوە. زانیاریەکان لای تۆ چین ئازاد؟ بەڵێ کاکدانا سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێتن. من ئێستا لە دەڤەری باڵەکایەتیم لە قەزای سوێمان. دیارە لە شەوی ڕابردووە کاتژمێر 11:30 و لە چیشە و شەڕ لە نێوان بەرەکەیەکان کەوا لە ناوچەکە مەردارن و کاری ئاژەڵداریەکەن لەگەڵ خەڵکی چەند گوندێکی باڵەکایەتی بە دیاریکراوی گوندەکانی دۆڵی سەکران لە شەوی ڕابردووە بۆتە شەڕەتەقەیان لە نێوانیاندا. بەداخەوە لە ئەنجامی ئەو شەڕەتەقەیە هاوڵاتیەک گیانی لەدەستداوە کەواتەمەنی 36 ساڵە. ئەم شەڕە ئەگەڕێتەوە بۆ ئەوی ماوەی نزیکەی 3 ساڵەکەوە لەسەر پاوان و پاوانی ناوچەکەکەوا لە وەرگایە کێشەکە لە نێوان بەرەکەیەکان و گوندەکانی دۆڵی سەکران دروست بووە. دیارە بەرەکەیەکان ئاماژە بەوە کەنەوان لە مێژە لە ناوچەکە کاری ئاژەڵداری ئەکەن و حیوانەکانیان لە بەهاران دەهێنە لە وەرگای ئەو ناوچەیە و خەڵکی دۆڵی سەکرانیش ئەم گوندانە دەڵێن ئەم شوێنە شوێنی ئێمەیە لە وەرگای گوندەکانی ئێمەیە، بۆیە مافی ئەویان نییەکەوە بێنە ئەم ناوچەیە بە ئەوان بە شوێنی خۆیان دابنێن. دیارە بارگرژیەکان لەمەوە سەری هەڵداوە و تاوەکو ئێستا چارەسەر نەکراوە. بەداخەوەکەوە شەڕەتەقەی تێکەوت لە شەوی ڕابردووە تا بەرەبەیانی ئەمڕۆ شەڕ لە نێوان هەردوو لا بەردەوام بووە بە چەک ڕوبەڕووی یەکتر بوونەتەوە. بەداخەوەکەوە گیان لە دەستدانی هاوڵاتیەکی لێکەوتەوە. دیارە هێزێکی زۆر جوڵێنراوە بۆ ناوچەکە بۆ ئەوەی کۆتایی بەم شەڕە بهێنرێتن. هێزی پۆلیس و ئاسایش و هەروەها هێزەکانی پێشمەرگە فەرماندەی هەڵگۆر هاتوونەتە ناوچەکە. دیارە بەپێی لێدوانی بەرپرسە سەربازیەکان کۆتاییان بە شەڕەکە هێناوە لە بەیانیەوە و ئەو ڕێگانەی کەوا ئەسنە ئەم ناوچەیە هەمووی لەلایەن هێزەکانەوە گیراون بۆ ئەوەی لە هیچ لایەکەوە خەڵک نەچێتە ئەو ناوچەیە بۆ ئەوەی بارگرژیەکان کۆتایی پێ بهێنرێن. بەڵێ پەیامنێرمان ئازاد ئۆمەراوی لە چۆمانەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاریەکانت. بەوەی ئەوەی ڕۆژ بە ڕۆژ